بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێ و فەرم بەردەوامین لەگەڵتان وەبزان پێویست ناکا پرسیارەکە دووبارە بکەمەوە سەبارەت بە بۆچوونەکانی پێشووتری کە تەواو بە پێچەوانی جەنابتانەوە بەڕێستان وەڵامتان چییە؟ من کاکە ڕەنسەر وەک گوتم ئەو شێوە داڕشنانە پرسیار کوژن ینی بۆ هەر کەسێکی لێک بدەیتەوە ڕوون و ئاشکرایە کە ئەو جۆرە داڕشنانە داڕشتنی پرسیار کوژن بەڵام من تێبینێکی دیکەم هەیە لەسەر قسەکانی مامۆستا سادق ئەو باسی لەوە کرد کە لە قوتابخانەکانی کوردستانە بۆ یەزیدیەکان و بۆ مەسیحەکانیش بەرنامەی تایبەت هەیە ئەوەی من دەمەوێت بیڵم ئەمە بۆ خۆی جیاکردنەوەی کۆمەلگای کوردیە لەسەر بنەمای ئاینی و ئەوەی من پێم وایە جیاکردنەوەکان دەبێت لەسەر بنەمای ڕێزگرتن لەوان بێ بەڵام منداڵانی کورد لە قوتابخانەکانی کوردستانە دەبێت هاوکات چۆن ئاشنا بکرێن بە ئاینی ئیسلام هاوکات ئاشناش بکرێن بە ئاینی مەسیحی بە ئاینی یەهودی بە ئاینی بە یەزیدیەکان تەنانەت بەو ئاینانەش کە لە کوردستاندا بوونیان نییە چونکە ئێمە باس لە بەیەکەوە ژیان دەکەین ئێمە کاتێک دەتوانین باز لە بەیەکەوە ژیان بکەین کە ئەم منداڵی ئێمە ئاشنا بن بە ئاینەکانی دیکە شتێکی دیکەش دەمەوێت ئیزافە بکەم لەسەر ئەو قسانەی کە مامۆستا باسی کرد من پێم وایە ئەم داڕشنانە داڕشتنی دیدی ئاینین دیدی پەروەردەیی نین مەبەستە چیە داڕشتنی دیدی ئاینی و دیدی پەروەردەیی یعنی دیدی تەبشیرین بەو مانایی کە ئەم دەقانە دەیانەوێ منداڵەکان لە مەدرسە بکەن بە موسڵمان من کێشەم لەوەیان نییە بەڵام ئەوە خۆی لە خۆیدا ئەرچی وەزارەتی پەروەردە نییە ئەرچی دایک و باوکە ئەرچی مزگەوتە بە موسڵمانکردن بە یەهودیکردن بە مەسیحیکردن بە یەزیدیکردن ئەرچی دەستگایەکی حکومی نییە کە بودجەی خەڵکی بۆ تەرخان کرابێ ئەرچی ئەم جۆرەشتانە شتی تایبەتن پەیوەندیەکە ئاین بەخۆی پەیوەندیەکە لە نێوان ئینسانەکان و خودای خۆی بۆیە تێکەڵکردنی بە پرسێکی پەروەردەیی تێکەڵکردنی بە پرسێکی دەوڵەتی هەڵەیە بۆیە من دەڵێم ئەمە دەبێ سەر لە نوێ دابە بە چ دلیلێک ئەمە مەسەلەن ڕەهاگەرایی و تەبشیرەتی تایەواتە بانکخوازی تایە لە ناو تێکستەکانە وەک لەوەی کە پەروەردەیی بێت هەر بۆ خۆی چونکە ئەمە بەس باز لە ئاینی ئیسلام دەکە ئەم دەقل لە سەفیەکە باز لە هیچ ئاینێکی دیکە ناکە ئەمە بۆ خۆی بەو مەبەستەیەکە یەکەم جار مانایەوەی تەزغیری یعنی ئیستعلای ئاینی ئیسلام دەکات تەزغیری ئاینەکانی دیکە دەکات باسییان ناکە ناونەهێنان بۆ خۆی جۆرێکە لە هامشکردن جۆرێکە لە پەراوێزکردن جۆرێکە لە ناوبردن بەڵام ئەو ئەڵێ لە قۆناغەکانی ترا باسمان کردو گرنگی ئەوەدایە کە تۆ منداڵێک لە سەرەتای لە سەفیەکەوە ئەگەر ئاشنای بکەی بە ئاینی ئیسلام دەبێت ئاشنایکەی بە ئاینەکانی دیکەش چونکە تۆ کە منداڵێکت لە سەرتاوە بە یەقین گەیان ڕێگەی پێ نادەی کە کەسەکە بە شتێکی دیکە ئاشنا بێ دواتر من پێم وایە تاکە کتێبێک کە تا ئێستا من دیبێتم کە باسی لە ئایناسی کردبێ لەو 12 ساڵە داوای لێ بدەکەم من تەواو لێکۆڵنەوەی تەواو لەسەوە نەکردەوە بەس ئەو کتێبەیە پەروەردەی ئیسلامی و ئایناسی لەو کتێبەشدا کە باز لە ئایناسی دەکانیا من هەموو لاپەڕەکانیم تەماشا کردووە لە هیچ شوێنێکە باز لە هیچ ئاینێکی دیکە ناکە بەغەیرەز ئاینزای شیعە ئەویش چەند لاپەڕەیەکی لە ئاخیری چەند لاپەڕەیەکی تەرخان کردووە لەوێشدا پەیامێکی زۆر سیر بەدی دەکرێت ئەویش ئەوەیە کە بەڕوونی باس کراوەکە بۆ هیچ کەسێک یا بۆ هیچ لایەنێک نە سونە نە شیعە هەیە کە بڵێن لایەنەکەی دیکە وەرجێڕێتە سەر ئاینزاکەی دیکە ئەمە خۆی لە خۆیدا بە تەسەوەری من ترسێکە لەوەی کە شیعە ئێمە لە وڵاتێکدا دەژین شیعە باڵا دەستە ڕێگە لە شیعەکان بگرین کە خەڵک بکەن بە شیعەیان نایەکەن بە شیعە من پێم واتە هەندێک لە پرسە سیاسیەکان کە بەڕێزیان باسیەکەن لە سەردەمی بەعسا هەبووە بە معنایەکی تر و بە جۆرێکی تر بە ستایلێکی تر مەغزا سیاسیەکە هێشتا لە ناو ئەمانەشا خۆی بەرجەستە کردوتەوە لە دیدی ئاینزای سنەوە یعنی لە جیاتی ئەو تاکڕەویەی کە لەوێدا پێشتر مەسەن لە کتێبەکانی پێشتردا ئەگەر لە دیدێکی شۆڤینستی عەرەبی نووسرابێ ئێستا ئەم کتێبانە لە دیدێکی سنە ئیسلامدا نووسراوەتەوە زۆر باشە من بۆ پرسیارە دەست پێکەم لەگەڵ بەڕێستانە بەپێی لۆجیک و قسەکانی مامۆستا بێ ئێوە بنچینەکانی باوەڕی ئاینی ئیسلامتان کردووە بە بنچینەکانی باوەڕ بەگشتی وازەحە بنچینەکانی باوەڕ لە ئاینی ئیسلامە ڕوونەوە بنچینەکانی باوەڕ لە ئاینی ئیسلامدا کردوتانە بە بنچینەکانی باوەڕ بەگشتی واتە مەفهومی باوەڕتان چۆنەڵی سنترالیزە کردووە واتە بەهرەمیتان کردووە
وڵام من ئەبێ پێشتر پێشە ناوبڕەکە مامۆستا هەندێک ئاماژەی هەبوو من حەزەکەم لێوە دەست بکەم ئێمە سەر وەڵامی جەنابیشی من لە کۆی قسەکانی مامۆساوات یەگەم ئەو پێی وایەکەوە لە جیاتی ئەوەی پەروەردەی ئیسلامی بخوێنرێ هەر لە سەرەتاوە مناڵ لە پۆلێکی سەرەتاییەوە فێری ئایناسی بکرێ لە کاتێکە کە مناڵ هێشتا خۆی ناناسێ بە تەواوی لەو تەمەنە لەو خۆناغەیە کە بەلای ئێمەوە جەنابی ئاماژەی بە ئەوە کرد کە باوکو دایکەکانن مناڵ ئەکەن بە موسڵمانیان بە مەسیحیان بە هەر ئاینێکی تر منیش لەگەڵیان ئەوە ئەرکی سەرەکی باوکو دایکە کەواتە هەر ئەو باوکو دایکانن کە منداڵەکانیان نردووەتە بەر قوتابخانەکان هەر ئەو باوکو دایکانن کە بە شێوەیەکی ئیسلامی مناڵەکانیان پەروەردە کردو ئێستا بچیتە پێم وایە بچیتە سەردانی مزگەوتەکان بکەی زۆرینەی خەڵک مناڵەکانیشی نردووەتە مزگەوت بۆ فێرکردن باشە ئیشی ئێوەیە بە پێی قسەی ئەو بێ دروست وەکو دایک و باوکەکان بیرکەنەوە دایک و باوکەکان لە ڕوانگەیەکی باوەڕداریەوە بیرەکەنەوە ئەم ئەڵێ وەزیفەی ئێوە ئەم مەسەلەن ئەم لە بەهای باوەڕداری کەم ناکاتەوە بە پێی قسەکانی بەڵام ئەم ئەڵێ وەزیفەی دایک و باوک و مامۆستای ئاینی و مزگەوت وەزیفەی ئاینیە بەڵام ئێوە بە وەزیفەی ئاینی من ئەمەوە بڵێم ئەوە پەروەردە نییە کە لە جێی باوکو دایک ئەو ڕۆڵیان بینیوە ئەو ڕۆڵیان بینە بەس پەروەردە دێت مناڵ پەروەردە ئەکات بە هاجوانەکان کە لە ئاینی ئیسلامە بەڵام ئەو ئەڵێ ئێوە بە هەر بە هەمان منطقی ئاین پەروەری بیرتان کردوێتەوە نەک بە منطقی پەروەردەیی واتە ئەو ئەڵێ ئەمە دوو سلکی جیاوازە لە ناو پەروەردەیە لە ناو پەروەردەی کۆی کۆمەڵایەتیە قسەکانی مامۆستا من بەداوای لێبوردنەوە هەستەکەم جۆرێک لە دژایەتی یەکیتیایە تەناقوزی تایە مەسەلەن مامۆستا پێی وایە ئێمە ئەگەر بێت و لەسەر بەم شێوەیە پەروەردەی مناڵ بکەین یا دش دەرەچێ یا نەزان دەرەچێ سەبارەت بە ئاینەکانی تر بەڵام ئایا لە هەموو ئاینەکانی تر ناوە ئاینەکەی خۆشی وانە ئەلاینەکەی خۆشی مەسەلەن تۆ نابێ بە مناڵ بڵێ خودامانە من پێم وایە لە هەموو ئاین و ئاینزاکانیشە ئەوە شتێکی سەرەکی و شتێکی گشتگیرە ینی بۆ هەمووانە شتێک نیە تایبەت بێت تەنها بە ئاینی ئیسلامەوە یا مەسەلەن باوەڕ بە ڕۆژی دوایی بوون بەو شتانی کە هینەکە بەڵام ئەوەی مامۆستا ئاماژەی پێیەکە من یەک تێبینیم هەیە لە سەقسەکانی ئەڵێم ئەگەر سازانی ئەم بەرنمەیە بەڕاستی لەسەر داوای مامۆستا بووە تۆزێ پەلەی کردووە ینی ئەبواە جەنابی ینی بە تەواوی ئەو پرۆگرامانی هەموو تاوتێ بکردای سێری هەمووی ئەوانەی بکردای کە ئێستا بە چاپ گەێنراون و ئەخوێنرێن لە قوتابخانەکانە سازدانی بەرنامە لەسەر بڕیاری منە لەسەر بڕیاری جەناب پێم وایە دەمێکە هەستەکەم مەسەلەن ئەم نیقاشە پەروەردەیانە هەیە هەر لە خلالی ئەم ساڵە لە چەند کۆڕێکە ئەبینم ئاماژەی پێکرێ بە پێویستم زانی ئەو فرسەتە بکەمەوە بۆ کەسانێک کە دیدێکی جیاوازیان هەیە هاوکات ئێوەش ڕوونکردنەوەی خۆتان بن لەسەر ئەم پرسەکە پەیوەندی بە پەروەردەی ئاینی خەڵکی کوردستان و مناڵانی کوردەوە هەیە کەواتە مامۆستا بەڕای من ڕوخسەتێکی وەرگرتایە پێشتر بۆ ئەوەی کەوا لای ئەو کەسانی کە ئاگاداری گۆڕانکاریەکانی پرۆگرامەکان و ئەو بابەتانی کە ناو پرۆگرامەکانە هەن بزانێ ئایا وەڵامی پرسیارەکانی بەڕێزی تیا ئەدرێتەوە یان نا ڕوخسەتێکی وەرگرتایە بۆ ئەوی کەوا بەڕاستی تۆزێک زیاتر ئەو پرۆگرامانی بخوێندایەتەوە و شارەزایی تەواوی پیاک لە ئێستا من هەر لە پۆلیەکە کە جەنابی ئاماژێ بێکە کە پۆلیەک منداڵ کاتی ئەوەی نییە فێری علمی ئەدیانی بکەی بەڕاستی لەو قۆناغا پێویستە هەندێک ئاکاری جوان و کە ئەڵین خواخوامانە خودامانە هەرچەنە من لەگەڵ لەفزەکە کە ئەڵێ خودامانە پێم وایە هەر کوردیەکەیشی تۆزێک قورسە ینی شێوەی داڕشنەکەی لا بەواتاواتایەکی جوانە هەر لەو پەرتوکەوە تا مەساڵێ باوەڕ بە پێغەمبەرەکان باوەڕ بە پەرتوکە ئاسمانیەکان ئەمە ئەچێنرێ لە مێشکی مناڵەکەواتە مناڵ هەر لە مناڵیەوە تێ ئەگەێنرێ کە جگە لە ئاینەکەی ئاینی ئیسلامیش کە لە ناوچەکەی ئێمە هەیە ئاینی تریش هەن شتی تریش هەن بەڵام ئەوەی مامۆستا کە باسی شیعە و پێی وایە دیدێکی سونیگەرا فەرمووت ڕەنگ من وەکو خۆم پێم وان نییە بەڕاستی ئەو شتەوا بێت چونکە لێرە هیچ ئاماژەیەکی تیان نییە کە شتێک بێ شتێکی خلافی تەرح نەکراوە کە خلافێ لە بینی با بڵێن سونە و شیعە وحتا لە بینی ئەدیانەکانیش شتێکی تیانەیە کە لە ئەدیانەکانی ترا ئینکار کرابێ و لێرە دابەزێنرابێ قل تعالوا وكو القرآن فرمي قل تعالوا إلى كلمة قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم أم كلماني كلناو بروغرامي إسلامي استاهن سواء لبيني همو أديانا هن بس ما وتوسر أوي ما مستعيان شون أتوانن أما بجين بقتابي وبمنالي كرد أما بوخوي زور باشا صبارة بولامي برساركم كان بو برساركم بخشة موضوعي ديدي آيني وديدي پروردي
دیدی ئاینی وەکو عرضم کردی دیدی ئاینیەکە ئەوەی لەلایەن کە سوکار و باوکو دایکەوە ئێمە دین بەرنمەکاندا ڕێژین بە پێی ئەوەی کەوا کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکی ئیسلامیە ئەمە شتێکە حاشا هەڵ نەگرە ئەم کۆمەلگەی ئیسلامیە مەفروزە شارەزایی هەبێت لە دینی خۆی نە لە مەکتەب و لە قوتابخانەکانە مەسەرەن منداڵ بهێنرێ پێی بوترێ بێت تۆ مسلمان بی یا غیرە مسلمان بی ئەوە مناڵە دوایی کە گەورە بوو حتا نوێشکردن لە ئاینی ئیسلامە حتا لە پەروەردەی ئیسلامیشان نەوتراوە لە پۆلیەکەوە کە بڵین سەرەتا دێتە قوتابخانە پێویستە مناڵ فێری نوێش کرد کە گەورەترین بڵین ڕەمزی عیبادەتە وانە نەوتراوە بە مناڵ ئەبێ نوێشکی ئەمە بۆ خۆی ئەوەیە گەێنێت کە ئاینی ئیسلام نەهێنراوە بە تۆپزی فەرزکرێ بەسەر مناڵە بەڵام شارەزابوونە لە ئەو ئاینەی کە لە کۆمەڵگەکە و لە دەوروبەرەکەی وەریگرتووە پێ لایەنێکی پەروەردەیەک ئەوڵام من یەکەم دیسان دەبێت ئەو دووبارەکەمەوە کە من نەمگوت و ئێستاش ناڵێم من نەمگوتووە کە نابێ ئەو شتە لە کتێبەکە بنووسێکە خودامانە مامۆستاجان من نەمگوتووە من داڕشنەکەیم گۆڕی ئەمە یەکێک داڕشتەکەیم گۆڕی کە ئەمە لە دیدی ئیسلامەوە ئەگە بڵێ لە دیدی ئیسلامەوە کەواتە دیدی دیکە هەیە بەس کە نانووسی لە دیدی ئیسلامەوە کەواتە دیدی دیکە نییە مامۆستا هەر بۆ نمونەش مەسەن ئەمە لێرە لەم لاپەڕێ لە لاپەڕە هەژدا پۆلیەکە چۆن تۆ ئاماژەیە بکە یعنی بۆ پۆلیەک بڵی لە ئاینی ئیسلامە و لە ئاینی تران معناکەیەوە جوابی ئەویش دەدەمە مامۆستا تۆ لەم کتێبەیە لەم لاپەڕەیە نووسراوە بنچینەکانی باوەڕ پێت نەگوتەوە بنچینەکانی باوەڕی ئیسلامن مامۆستاجان ئەمە بنچینەکانی باوەڕ نین ئەمە بنچینەکانی باوەڕی ئیسلامە کە لێرە دەنووسی بنچینەکانی باوەڕ یعنی تۆ بە منداڵەکە دەڵێ ئەوە باوەڕ بەغیرە ئەوەش باوەڕ نیە منداڵ نەیدیوە من بم لە شوێنەوە دەنووسم بنچینەکان لە دیدی ئیسلام بنچینەکانی باوەڕ ئەوەندە بنووسێ منداڵەکە دەڵێ ئەمە بنچینەکانی باوەڕن لە دیدی ئیسلام کەواتە بنچینەی باوەڕی دیکەش هەیە من مەبەستم ئەوەیە کە تۆ چۆن لای منداڵدا دیدی دیکە دروست دەکەی باوەڕی بەدیدی لە ئاینزا خلافی هەیە باوەڕی بەدیدی مثلەن وابزانم لە لای خۆمان هەر لە کوردستانیشا لای ئاینزایە شەیتانەوە نەبێ زراونیەوە کۆی کە لای خۆمانوە ئەمە ئاماژەیەکیانی بۆ شەیتان مەبەستم شەیتان فریشتەیەکیش بوو بێ باوەڕمان پێ هەیە بە وجودی شەیتانی زۆر باشە مەبەستم قسەکەی جەنابتە ئەڵێ هیچ جیاوازیەک نییە لە بنچینەکانی باوەڕدا مەبەستمەوەیە کۆی ئاینەکان متفقن لەسەر بنچینەکانی باوەڕ پێمانە وەکو کام لەو خاڵانە ممکنە ئاینەکانی تر باوەڕی پێی نەبێ یا فەلسەفەی ئاینەکان لەسەر ئەوە داڕژرا بێ تۆ لەوە بگەڕێ دیدی کەسانێک ئەوە جایە تۆ نووسیتە باوەڕ ئەگە بشت نووسیمە بنچینە ئاینیەکانی باوەڕ هێشتا لە ئوسڵتەوە لەسەر من باوەڕ ناکەم کە من شتێک دەڵێم مانایەک دەبەخشێ کە بە شێوەیەش کە دای دەڕێژمەوە مانایشکە دەبەخشێ لەبەرەوە من زۆر لام گرنگە کە چۆن داڕێژراوە ئەگە بنووسی بە بنچینەکانی ئاین یا بنچینەکانی باوەڕ لە ئایندا ئەوشم قبول بوو بەڵام تۆ نووسیتە بنچینەکانی باوەڕ ئەمە بنچینەکانی باوەڕ نییە چونکە بێ باوەڕیش زۆرێکە لە باوەڕ ئەمە یەکێک ئاخراڵێ مامۆستاجان ببەخشە پشتی کتێبەکە ئەگەر بیخوێنیتەوەڵە چی ئەڵێ پەروەردەی ئیسلامی کەواتە لەو حاڵتابیەوەش بگۆڕین ئەمن کێشەکەم لەوەدا هەر ئەوە لە قەراری ئەوە یاوە ئەخ من کێشەکەم لەوەدا ئەسڵی مەوزوعەکە لەوەدا کە من گوتم ئەرچی وەزارەتی پەروەردە یا حکوومەتی هەرێم یا حکوومەتی هیچ وڵاتێک نییە کە تەبشیری ئاین بکە ئەمە تەبشیری ئاینە تەبشیری لەوێشدا تەبشیری ئاینی ئیسلامە ئەمە ئەرچی باوکە دایکە مزگەوتە ئەرچی خوێندن ئەرچی پەروەردەی بە ئاشناکردنی منداڵانە بە بەهاکان بە پەیامەکان ئەوەی نەکردووە لە ناو ئەمە من پێم وایە تەنانەت ئەوانیشی بە هەڵە کردووە کاکە ڕەنج با من کۆمەڵێک نمونە بێنمەوە لەسەر ئەوانەی کە چۆن ئەو بەهایانەی کە کتێبەکە دەیەوێ بیگەێنێ لە ڕاستیدا بەهای پێچەوانەی ئەو بەهایانە دەگەێنێ کە تێدا نووسراوە لەم وێنێ لەم چیرۆکەدا لە وانەی دەیەم باز لە دەستپاشی کرێکارێک دەکاتن ئەگەر مەجارمان نەبێ هەموو ڕەنگە مەجارمان نەبێت هەموو چیرۆکە بخوێنێ بەڵام بە کورتەکەی باز لە کرێکارێک دەکا کە شتێکی دۆزیوەتەوە لە ماڵێکدا کاری کردووە ئەم کرێکارە کە شتەکەی دۆزیوەتەوە تاوان ئەمە بە مەبەستی گەاندنی جەوهری دۆزیوەتەوە بە مەبەستی گەاندنی بەهای دەستپاچیە کرێکارەکە کە شتەکە دەدۆزێتەوە دەیەوێت بیباتەوە بۆ ساحەبی ساحبەکەی خۆی ساحبی مڵکەکەی ساحبی هەرچیە کرێکارەکانی کە لەگەڵیدان جاژماریان دیاری نەکراوە 5 کەسن 10 کەسن 100 کەسن 200 کەسن دەڵێ هەمویان دەڵێن لە کتێبەکە دەڵێ هەمویان دەڵێن با لە بینی خۆمانە بەشی بکەین
لە بینی خۆمانە بەشی بکەین دواتر کابرا ڕازی نابێ دەچێ شتەکە دەداتەوە بەچێ دەیداتەوە بەو کەسەی کە ساحبێتی کابرا لەوەدا واقعی وەردەمینێ ئەمە لە ڕاستیدا ساحبەکەی کە بۆی چۆتەوە واقعی وەردەمینێ چونکە ئەم شێوازی دەربڕینەی لەو دەقەی داهاتووە دووشتمان پێ دەڵێ یەکێکیان لە ناو 20 کرێکار لەو کرێکارانەی کە لەو شوێنە کاریان دەکرد تەنها یەکێکیان دەستپاکە هەموو ئەوکانی دیکە گوتیان با لە بینی خۆمانە بەشیکەین ئەمە یەک دوو بە کابراەکەی پیشانداوە کابراکە واقعی وڕماوە ئەمە نیشانەی ئەوەی کە دەستپاچی لە کۆمەلگای ئێمەدا شتێکی دەگمەنە شتێکە کە مامەسە بمبەخشە سەری سوڕما لە عەرەبیا چییە ئیعجابە یعنی واقع یعنی پێی چاک بوو معجب بوو بە ئیشەکەی ناکاتە ئەوەی کە پێی سیر بوو شتی وای کردبێ کەس یعنی پێی جوان بوو پێی خۆش بوو سەرسوورمان لە شتێکە کە دەگمەنە تۆ قەت سەر سوورنامێنێ لە شتێکە کە نۆرمال بێ ینی ژیانی ڕۆژانەی عادیمان بە هیچ شێوەیەک سەرسوورمانی تێدا ڕوونا لە کاتێک چیمان پێڵێ بە پێی ئەمە پێمان دەڵێ کە لە کۆمەلگای ئێمەدا کەسانی دەستپاک زۆر کەم چونکە 20 کەس گوتیان بادابەشکەین کەسەکەی دیکەش کە شتەکەی بەدەستگەیشتەوە ئەویش سەری سوورما ئەمە یەکێک ئەگەر حەز دەکەین نمونەیەش دیکەش بۆ دێنەوە نمونەیەش دیکەی تێدایە لەسەر ڕازگۆیی ینی چیرۆکەش تێدایە باز لە ڕازگۆیی دەکاتن لەو کتێبەدا کە باز لە ڕازگۆیی دەکات باسی نمونەیەک دێنێتەوە کە کاتێک قوتابیەک لە قوتابخانەکەی خۆیانە مامەسە وانەی نوێمە لاپەڕەوی سوودو پەنجەرەیەکی شکاندووە دواتر تەڵەبەکان هاتووە ناوی چییە منداڵەکە ئیعترافی کردووە بەوەی کە ئەم کارەی ئەم کەتنەی کردو ناوی لێدنەی چی هەر شتێک مەسەرن دیسان لەوێشدا مامۆستاکە واقعی وڕماوە یان سەریان سوور قوتابیان سەریان سوورما لە ئازایەتی سامان بۆ چونکە ئیعترافی کردووە ئیعتراف ینی چی ینی هەستکردن بە مەسئولیت یعنی قوتابیانی ئێمە لە هەستکردن بە مەسئولیتە واقعیان وەردەمنێ سەریان سووردەمێنێت چۆن دەبێت کەسێک ئیعتراف بە کەتنەکەی خۆی بکاتن ئەمە شتێک دواتر لە هەر لەوێدا باز لە شتێکی دیکە دەکاتن دەڵێ مامۆستاکە مامۆستا لەبەر ئەوەی باسی لەوە دەکات کە درۆ ڕێگەی پێ نەدراوە بۆیە مەسەلەن دەبێت چی بکەین دەبێت ڕازگۆ بین وایانە ئەمە گوتم لەوێدا ئەو نمونەی ئەوە نیشان دەدا کە تەڵەبەکان زۆربیان ئیعتراف ناکەن چونکە سەریان سوورما لە ئیعترافکردنی ئەو کەسە بەڵام هاوکات دەڵێ نابێت باوەڕدار درۆزن بێت مامۆستاکە بە تەڵەبەکان دەڵێت چی نابێت باوەڕدار درۆزن بێت ئەم ڕستەیە ئەگەر لێکی بدەیتەوە بەو مانایەکە باوەڕنەدار دەبێت درۆزن بێت ئەوە تەفسیری خۆتە لەگەڵ ڕێزما مەرجنیە ئەوە بکەم ئەمە باوەڕ نابێت باوەڕدار درۆزن بێت مانای ئەوەیە کە باوەڕنەدار دەکرێت درۆزن بێت بەڵام مامۆستا من پێشنیازی من بۆ ئەوە دەبێت ئەتوانی بڵێ مەسەلەن پێم باشە ئەوە وای لێ بکرێەوە ئیلا تۆ بە فەرەزی ناکرێت تۆ مانای تر بێنی مامۆستا ماناکە دەڕوا ئێستا مانەکە ڕۆیشتووە کە باوەڕنەدار دەکرێت درۆزن بێت من پێم وایە بۆ چوونی خۆتە مەرجنیە بیزەبەت ئەوە بکات ئەو مەسەکەم تەواکە ئەگەر بنووسرا بە مرۆڤ نابێت مرۆڤ درۆزن بێت کەواتە تۆ مەسیحیبی هەر نابێت درۆ بکەی ئیسلامبی هەر نابێت درۆ بکەی باوەڕداربی هەر نابێت درۆ بکەی باوەڕداربی هەر نابێت درۆ بکەی ئەم پەیامە گەیاندنی بە تەڵەبە گرنگترە لەوەی کە تۆ پێی بڵێ بەس باوەڕدار نابێت درۆزن بێت زانمن مەبەستم ئەو پەیامانەی کە دەشگەیەندرێن لەو کتێبێدا بە مەبەستی چاکەشە کەچی بە هەڵە دەگەیەندرێن سوپاز مامۆستاجان خۆی ئەم کتێبە تۆ ئەتەوێت پەروەردەیەکی ئەڵین ئیسلامی یعنی ئێمە لە خلالی ئەم پرۆگرامەوە ویستراوە کە بسەلمێنرێ و بچێتە مێشکی مناڵ کە ئاینی ئیسلام ئاینێکە بە هاجوانەکان ئەڕوێنێ لە دەرونی مرۆڤە اینجا پاڵپشت بەمە مەسەرەن بە ئاەت و بە فەرموودە و بە نمونەی زیندوو هێناوێتی ئەوەی جەناب تەڵی خۆ ئەو بۆ چوونەیش لای من یعنی مەقبوڵە کە ئەکرێت داڕشتنەوەیەکی تر هەبێ بۆ هەندێ ئەو لەو ڕستانە ئەمە قسەی مرۆڤە بەڵام نمونونەکانی مەسەلەن عەقڵە نای بڕێ مەسەلەن بەشێکی زۆری لە کۆمەلگای موسڵمان کراوە بە ناڕازگۆ و کراوە بەوەی کە سەری سوڕەمێنێ ئەگەر مرۆڤێک شەهامەتی ئەترافکردنی هەبێ و ئەوە لەوەیە ینی بۆ چوونەکەی لۆجیکی نییە دیوێکی دوو دیوە ئەمە دیوێکی ئەوەی کە ئەو تەفسیرە بکە کە هەرکەس وانە بوو ئەوە مسلمان نییە
هەرکەس مەسەلەن ئەگەر مسلمان نەبوو ئەوە معناوەیە ئامانەت ناگەێنێتەوە جێی خۆی من قەت وای نایبینم وابێ بەڵام ئەو تەفسیرەش هەڵ ناگرێ ئەو لەباری زمانەوانی ئەو تەفسیرە ئەگەر تۆ بتوێ بە چاوێک بەدیدێکی ڕخنەیی بەحت سەیری مەسەلەکە بکەی ئەتوانی ینی وای تەفسیرکەی بەڵام من ئەڵێم داڕشتنی ئەم پەرتوکە لەسەر ئەو بنەمایان نییە کە ئێمە غەیری مسلمانمان پێ مەقبول نەبوو بێت و پێ ڕەفز بوو بێت هەر بۆ نمونە ئەوەی کە جەنابی ئاماژەی پێەکە ئەڵێ مامەساوتی پێویستە ڕازگۆ بن چونکە ڕازگۆیی ڕێنیشاندەرە بۆ چاکە یعنی ئەمە وەکو لەفز گشتی بەگشتی وتراوە کە مامەسا چۆ پلبینی پەنجەرێک لە پەنجەرەکان شکێنراوە بە قوتابیەکانی وت کێ پەنجەرەکەی شکان تەبعاً کە کەسێک نەیشکان دبێ چی بڵێ و ئایا ڕاست ئەبوو لەو کاتا هەموو بیان تا فڵان کە شکاندیان دیسان ئەوەی جۆرێکە لە هینکردن لەسەر یەکتریوانە ئەسڵەن من ئەو بێدەنگی مناڵانە لەوێ بۆ خۆی پەیامێکە گەیەنێک کە ناتوانن نایانەوێ درۆ بکەن و نایشیانەوێ قسەی خراپ بەرامبەر ببە بەڵام ئەو کەسەی کە شکاندوێتی خۆی ڕازگۆیانە هاتە پێشەوتی من شکاندومە مامەساش ئافرین لێکردوتی ئەمە بەهایەکی جوانە و ئافرین ڕازگۆیی مرۆڤ یعنی پێم وانە ئەوانە ئەم تێکستە ئەم خوێندنەوەش هەڵەگرێ لەم زاویەشەوە خوێندنەوەیکی جوان بێ ئەوەی کە مامۆستا فەرمێ بازیدا بەسەر ئەو ڕستەی کە ئەسلی مەقسەدی من بوو ئەوژێ قوتابیان سەریان سوورما لە ئازایەتی ئەوە قوتابیەکانی دیکە سەریان سوورماوە لەوەی کە تەڵەبەکەی ئەترافی کردووە ئەمە ئەو پەیامە دەگەیەنێت کەواتە ئەگەر ئەوان بوونە ئەترافیان ناکرد کە ئازایەتیش تەنانەت ئازایەتیش بەهایەک نێ لە بەهایەکانی ئێمە چونکە ئازایەتی و هەستکردن بە مەسئولیت دوشتی هەڵکێشن تۆ ئازابی ئینجا هەست بە مەسئولیت دەکەی وایاننا ئەمە سەریان سوورماوە لەوەی کە من مامەساجان ئەمن ئەو مناڵ ئەگەر بیوتە مسلمان وەکو مسلمان ئازا یعنی ئەوە خۆ ئەم ئاماژەیەکیان نییە کە ئازایەتیەکەی ئەو لەبەرەوەیە کە ئەو مسلمانە لێرەدا ئەسڵەن باز لە ئیسلامی و نائیسلامی و لەو شتانەی ئەوەکە ناکەم من باز لەوە دەکەم کە ئەو بەهایانەی کە ئەم کتێبە تەنانەت لە بەهایەکانی کە پەیوەندی بە باڵێن بە ئاینی شێوە نەبێت چکە ڕازگۆی بەشێکە لە بەهایەکە لە بەهایەکانی لەسەر هەندێک لایانی لەسەر هەندێک لایانی کۆمەڵایەتیش وەستاوە لە پەیوەندی کۆمەڵایەتی و نزیککردنەوە و چاندنی دۆستایەتی و ئەوانە ئەو بەهانەشی تیا زمانی مناڵ ڕێژراوە زمانی مناڵ ئەو نمونەیە کە تۆ ئاماژەی پێ دەکەی کاکە ڕەنج پێم ئەگەر هەڵانە بم مەقسەد دوانەی 16مە نه هەر بەگشتی وانەیەکی دیاریکراونە ئۆکەی لەوانەی 16مە باز لەوانەی 16 بکەین لەوانەی 16مە باز لە چیرۆکێک دەکات دیسان سەردانێک لەگەڵ باپیرم منداڵێک و ڕسمێکی تێدا منداڵێک و لەگەڵ باپیرەیەتی ئالەساس دەڵێ کاتێ باپیرەم دانیشت سوورەتی فاتیحەی خوێن لەبەر ئەوەی مامم داخوازی کچی خاڵمی بۆ کوڕەکەی کردبوو لە باپیرم پرسی من نامەوێت چیرۆکەم بخوێنم بەڵام ئەم شتە بۆ من زۆر گرنگە لەوەی کە لە منداڵێکی کورد دەگەێنین کە با بڵێن ژن و ژنخوازی لە نێوان خزم و دۆستاندا لە نێوان ئامۆزا و خاڵۆزادا ئەمە برەو دەدا ئەم جۆرە دەقە برەو بە ژن و ژنخوازی دەدا لە نێوان ئامۆزا و خاڵۆزادا چونکە ئەو نمونەیە هێناوەتەوە دەکرا ئەم نمونەیە بکرێ هەر کەسێکی جیرانمان هاوسێمان تەنانەت دەکرا بە شێوەیەش کە بڵێن کوڕێکی زاخۆیی بۆی هانی ئەوە بدەین کە با بڵێن ئەمە ئەگەر سلێمانی بە خەڵکی زاخۆ دەین بۆی ئەمە تێکەڵبوون هەبێ لەگەڵمان نەک بەو مانایی کە ئێمە هەوڵ بدەین کچی خاڵ و خاڵۆزا بێنین چونکە ئەمەی سەفیەکە چونکە زانست سەلماندوویەتی ژنهێنان لە نێوان خزم و کەسەکان خەڵکانێکی ئێجگار زۆر لە ئاکامی ئەم شتەدا سەقەت بوون شەلەل بوون تووشی نەخۆشی بوون سزای نەخۆشیەکانی وراسی شەکەرە زەخت هەموو ئەو نەخۆشانەی کە لە ئاکامی وراسی و بەزی دەمێنن سەبەبی هەرە ڕئیسی کە لە ناو کووردا زۆر باوە ئەوەیە کە ژن و ژنخوازی لە ناو کوردەواریە لە نێوان خزمەکاندا زۆرە بە تایبەتیش خاڵۆزا و پلگزا و ئامۆزا کە ئەم دقا بە تەسەوری من برەو بەو شتە دەدا ئەمە بێزگەلەوەی کاکە ڕنج من هەر تێبینێکم لەسەر ڕسمەکەشیە ئەو ڕسمەی کە دانراوە بۆ ئەو شتە بۆ ئەو شتە ڕسمی کابرایەکی ئەزنەبیە کابرایەکە کە لە سەر و شەکل و شێوازی دیارە کە کەسێکە خەڵکی ئەوروپایە منداڵەکەش لە منداڵێکی ئاسیوی دەچێت ئەگەر بژڵێن مەسەرەن گریمان ئەم منداڵە فێری قورئان فێری ئەم باپیرە قورئان فێری منداڵەکەی دەکا ئەو کتێبەی لە دەستیاندایە بە هیچ شێوەیەک لە قورئان ناکە ینی نە کتێبەکە قورئانە
کە فاتیحای با بڵین لەوێدا خوێن بێتەوە یا فێری منداڵەکەی کرد بێ نە منداڵەکە کووردە نە باوکەکەش لە کوورد دەچێت. ئەگەر قورئانیش بۆ ڕنگ بوو ئێستا جەناب شتێکی تر بوو تا لەسەری ئەگەر بوو قورئان ڕسمی قورئانێک وایە لە جیاتی ئەو کتێبەی کە ئەو پیاوەی خوێنێ ناگرم وەڵام شتێکە چۆن بێ ڕخنە لەو دەگرم چۆن بێ وەسیلەیەکی مەبەستە ئەوەیە ئەوەندە یعنی نامەنتەقیە بە قسەکانی کە یعنی ئەوەندە مەئیوسی بەرامبەر بە بۆچوونەکانی یعنی یەک حرفی لۆجیکی نەوت ئەم پیاوە لەسەر مێزە من لەگەڵیدام بەڵام من تەنها لە جەخت لەسەرەوەکەم و ئەمە بە زمانی مناڵ ئەبێ داڕێژرێ جەنابی ئاماژە بۆ کات کە ئەمە برەودانە بەوەی کەوا خەڵک لە کەسوکارەوە مەسەلەن ژن و ژنخوازی بکە طبعاً ئەوە لە هیچ کۆمەڵگەیشا من بالمناسبە ژنی خۆم خزمە منیە نەک بڵی دیفاعلەوەی نەیەکە لە هیچ من خزم تۆ ئەتوانی ئەوە بۆ خۆت دینیکەی شتێکی کە بکەیت ئەمە خۆی واقعی کۆمەڵگەی ئێمەوە لە هەموو کۆمەڵگەکانی تریژە پێم وانە شتێک هەبێ مانیع بێ یعنی مانیعێکی یاسایی شەرعی هەبێت لەسەرەوەی کە کەسی خزم نەخوازرێ بەڵام لە ئیسلاما هەروەک تۆ ئەفەرمی هەر لە دینی ئیسلامیشە من بیستومە چەند ڕاست بۆ ئەزام حەدیثیشە فەرمی تەغەڕەبوو فی زەواج یعنی بچن لە خەڵکی غەیری خۆتان کۆمەڵێ ئەوە کۆمەڵێ واتای وردە بەخشێ غەیری سحریش تەنانەت چەند شتێکی جوان دەبوو لەوێدا ئەوە جێگە بکەدا لە زیاتیەوەی کە ئێستا جەناب دەزانی هەموو شتێک تێست دەکرێ ئێستا لە ئەنجامی پشکنین و تێستی خوێن و ئەمانە بۆ ئەو کەسانە ئەو کێشەیە حەلە بێ ئەگەر بێگانە بێت یان خزم بێ ئەکرێ ئەگەر تێستەکانیان بە یەکی نەکرد لە ڕێوە بەڵام کە بەهایەکە لە ئاینی ئیسلامدا کە ئەڵێ تەغەڕەبوو چی تەغەڕەبوو فی زەواج من ئەوەم بیستووە کە فەرموودەوێ بەس نازانم لە بەڵام شتێکی جوانە وتەیەکی جوانە باشە ئەگەر حەدیسی شەریف بێ یان وتەیەک بێ وتەیەکی جوانە ئەو مەبەستی ئەوەیە ئەگەر هانی ئەمە بین لەبەرەوەی نوعێ لە مخاتەرە و ڕیسکی هەرتیایە چۆن کە هەندێک جار سەر ڕای دەرزی و ئەوانەش هەندێک مناڵ هەیە هەردوور با تووشی نەخۆشی پەککەوتەی و شەلەلی و ئەوانە بێ مەبەستی ئەوەیە ئەو بەهایەت جێگی بکرێتەوە باشتر نەبوو بۆ پەروەردەکردنی مناڵی مسڵمانی کورد وەکو عەرزم کردن ئەمە یەکەم ئەزمون و یەکەم تەجروبەیە و ئێمە ساڵانە بۆ نمونە هەر کتێبی سنفی چوار پەرتووکی سنفی چوار ساڵی پار هەندێ هەڵی تیا بۆ ساڵی ئەمساڵ جارێکتر چاپ کراوەتەوە سەر لە نوێ یعنی هەموو ئەمانە وەکو شتێکی ئەزمونیە حتا ئێمە زۆرینەمان ڕێئیمان وا بوو هەرچەنە پەروەردەی ئیسلامی بەڵێن وەکو عیلمێکی وا ناخوێنرێت مەسەرن ئەگەر زۆر تێر و تەواویش نەبوو ئەو زیانە بگەێنە بڵێن وەکو بۆ نمونە قاعیدەیەکی عیلمی وەکو فیزیا مەسەرەن کە هەڵەیەکی عیلمی بکە بەڵام زۆرینەمان ڕێیشمان لەگەڵ ئەوە بوو تەنانەت ئەمانەش هەر ئەزمونی بواە ئەمانش یعنی ئەکرێ ئێمە لە داهاتووە کۆی ئەو سەرنجانەی جەنابەت و خەڵکانی تریشی وەک جەنابەت زۆر باشە خۆمان بە بەرنامەی تر بەڵام مامەساوە بزانم ینی منەوەی کە سێرم کرد خەڵکی شارەزا پیاچوونەوەی بۆ کردبوو مەسەلەن یەکی وەکو مامەسا بەڵێ دکتۆر بەشیر لەگەڵ ئەبوبەکر عەلی کاروانی مامەسا مەلا بەشیر و مامەسا ئەبوو بەکر کاوانی وەنیە ئەبوبەکر کاروانی بەڵێ پێداچوونەوەی زانستی ئەشێ ئەوان کرد بێتیان بەڵێ لەم پیاداچوونەوە هیچ هەڵێکیان لە ئێوە وەڵڵاهی خۆی ئازاین چۆن کارەکانی ئێمە من پێم خۆشە ئەوە لێرە باسکەم بۆ جەنابتان ئێمە من لێرە دانیشم یەک دوو کەسی تریشمان هەر لێرە دانیشین هەندێکیان لە هەولێرن ئێمە مەسەرەن کۆمەڵێک بابەتیان داوە بە ئێمە لەسەرمان نووسیوە یا بۆم وەکو خۆم من وەکو خۆم بڵێن وەرم گێڕاتە سەر زمانی کوردی لە دانیشتێکی ترا کە پار و پێرار ئەمان بردەوە بۆ هەولێر دانیشتێکمان لەسەرە کرد ئیتر ئەو لیژنەی خۆمان کە لیان وەرەگرتین یا ئەگەر لەویا گۆڕانکاری هەبووە ئیتر دوای ئێمە دراوە بە لیژنەی زانستی بەڕاستی ئێمە دواتر زۆر هین ئەوە نەبووین زۆر سپاسەکەم بنەرانی بەڕێز و خۆشەویست دەستا و میوانە بەڕێزانی کە لێرن پرسیارەکانیانە خەنە ڕوو بەڵام پاش ناوبڕێک